سڵاتان لێبێ بەڕێزان. قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێ سەلەم ئەو ڕێبازەیە کە ئێمە وەکو موسڵمان وەکو میلەتی کورد زۆرینە موسڵمان هەڵمان بژاردبووە تاوەکو ڕێگەی دین و دنیایشمان پیشاندا، ڕێگەی ژینمان و ڕێگەی قیامەتیشمان نیشاندا. کۆمەڵی ڕێکخرا و چەند ساڵێک کە خەریکی ئەوەن کە بە پرۆژە ئەم فەرمودە پیرۆزانی پێ سەلەم و ئاەتە پیرۆزەکان لە ڕێگەی چەند پرۆژەیەکەوە بە خەڵکی لەبەرەکەن و ڕێنماییانەکەن کە چۆن ئەو فەرمودانە یاخودە و ئاەتانە لەبەرکەن. من دەمەوێت بەنامەی ئەمڕۆ لەسەر قورئانی پیرۆز و ئەو جۆرە چالاکیانە قسە لەگەڵ بەشێک لە ئەو چالاکوانانە بکەم، زان ئامانجیان چێ لەم جۆرە چالاکیانە و تا چەند دەسەڵاتداران ڕێگریان بۆ دروستەکەن لەوەی ئەم جۆرە چالاکیانیان پێکەم بکەنەوە خودت ڕێگریان لێ بکەن. لەگەڵ ما بنم بەشێک لەوان وەرەگرم بزانم لەسەر ئەو چالاکیانە چیمان پێ ئەڵێن و کاریگەریشی چەند هەبووە لەسەر هاوڵاتیان باوان قسەمان بۆ بکەن. فەرموو. جەنابتان وەکو یەکێک لەو بچانی کە چالاکیەکەن بۆ ڕێبازی پێ سەلەم و بۆ قورئانی پیرۆز چیتان هەیە بۆ ڕێبازە بە تایبەتی قورئانی پیرۆز کە لەلای هەموو میلەتی کورد پیرۆز؟ ڕێبازی قورئانی پیرۆز ڕێبازێکە ئەبێت هەمومان یعنی هەموو مسلمانێ خۆی لە پێناوی یا قوربانی بات بۆ ئەو ڕێبازە پەرەی پێبات و هەر تاکێکیش پێویستە پەرە بۆ ڕێبازە بدا کە بۆ پێغەمبەر دێردا و ئەبێ هەمووی لەسەر ئەو ڕێبازە بڕۆ. وەکو زانین زۆرترین چالاکی ئەم سنتر و ڕێکخراوی ئیسلامیانەیکەن، بەڵام ئێستا جۆرە لە جۆرەکان یانەوە ڕێگری بکەن لەم پەیامە یاخود لە خوێندنی قورئانی پیرۆز. ینی بەڕای تۆ هۆکار چێ دەسەڵات ئێوێ ئەم ڕێگریانە بکە، ئەنی کێشە و گرفتی ئەم وڵاتە کەمە تاوەکو دەسەبات بۆ ئەم چالێکی پیرۆزانە؟ ئەیانەوێت ئەم ڕێبازە نێڵێن کە ئێمە ڕێبازێکە دەستمان ناوەتێ ڕێبازێکە بۆ لەبەرکردنی فەرمودا قورئان سوورەتەکانی قورئان ئەمە شتێکە کە بتوانێت بکرێت زۆر باشترە. ینی تۆ ئەگەر 25,000 کەس بەشداریکە لە بۆنمنا لەبەرکردنی فەرمودەیەکە ئەم 25,000 کەسە ئەگەر لەبەریکە چ فەرمودە لەبەرکە چ فەرمودەی لەبەر بێ لاوانەیە کەسە پێشتر ئەم فەرمودانی لەبەر نەبوێ ئەم ڕێبازە باشە بێ خەڵکانێکی زۆر ڕائەکێشێت. ئەگەر یەک کەسی کێش ببینێ ئەوش حەزەکە جارێکە بەشداری کاتە بۆ منە وەکو ئەوی سوورەتی مولکە کردبان خەڵکێکی زۆر بەشداری کرد. کەس زیانی تقریبان بەشدار من لەو چالاکیان 25,000 کەس زیاتر بەشدار بوو. ئەم 25,000 کەسە جاری وایە کەسێک کێژیت ناوی نەنووسیوە، ئێمە بەزەم ناڵین 25,000 ڕۆژ ئەو ڕۆژەیە ئیمتیحانیشەکە ناوی نەنووسیوە. ئەمە شتێکی زۆر باشە، ئەو کەسە سوورەتێکی مولک لەبەر ئەکا هەموو شەوێک ئەی خوێنێت. وەکو ڕێکخرا وەکو ئەو کەسانی کە ئەو چالاکیانەکەن ئامانجتان لەم جۆرە چالاکیانە چی؟ پەرەپێدانی مرۆڤێکە کە بتوانێت لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕوات. ئەو جۆرە بڕیارانە کە حکوومەت یاخود لانی پەیوەندیار کە دەریەکات بۆ ڕێگری لەم چالاکیانە تا چەند کاریگەری لەسەرەوەدا؟ وەک کاریگەری ئێمە هەر لەسەر ڕێبازەکەی خۆمان بەردەوام بین زیاتریشیەکەی. ئێمە وەکو ناوەندی زانکۆ پەیمانگاکان و وەکو ناوەندی سلێمانیش هەڵساین بە چەند چالاکیەک کە ئەمانەوە ڕێبازی سەروەرمان بگەینینە بەرزترین ئاسکەوا بکەین زیاتر لە لای مناڵ گەورە بچووک زیاتر خۆشەویستی سەروەرمان زیاتر و زیاتر بێت، زیاتر ئاینی ئیسلام بەرەو پێشەوە بەرین ئەو فەرمودان و ئەو وتە جوانانی کە لەلایەن سەروەرمان و خودای گەورەوە هاتوون ئەمانە زیاتر پەرەی بێبین و ئەو چالاکیانەی کە کردوزانە خەڵک تا چەند بەدەمیەوە هاتووە، تا چەند پێیان خۆش بوو بەشدار بن لە ئەو چالاکیانە کە دەربارەی لەبەرکردنی قورئانی پیرۆز یاخود فەرمودە کردوزان؟ سپاس بۆخوا ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێت لە زیاتریشە بۆ نمونە 25,000 کەس لە سوورەتی مولک کە تاقیکردنی سوورەتی مولک بەشداری کردووە، ئەوەش زۆر گەورەیە بۆ ئێمە دموح ئێمە زیاتریشە ئیشەڵڵا وردە ئەخینە دەرەوەی سلێمانیش کاریگەری داناوە لەسەر خەڵگە و جۆرە چالاکیان. کاریگەرێکی زۆر گەورەی داناوە. بۆ نمونە ئێستا من لەلایەن پەیجێکی خۆمەوانە ڕێکلامێک ئەەکەم بەشداریم کردو لەوەیە زیاتر لە هاوڕەکانیشم ئەگە منمە 2 هاوڕەشم 3 هاوڕەشم چاو لە من کات ئەوانیش زیاتر خەڵکی تر ئەناسن و چاو لەوانەکە ئەوە کاریگەرێکی زیاتر و زیاتر لەسەر منیش و هەموو کەسێک دائەنێت. چالاکیانی کە باست کرد کاریگەری باشی داناوە، بەڵام ئەبینی ئێستا لە هەندێک شوێن دەیانێت ڕێگری بکەنەوە، ینی بۆ نمونە 10 ساڵ دەیەوێت جۆرە ڕێگری بکات لەو چالاکیانی کە ئەم سنتەرانە یاخودە و ڕێکخراوانەی کە
ئامانجیان ئەم ڕێبازە بڵاوکەنەوە هۆکاری ئەم دەسەڵات چییە کە لەنە ئەو هەموو کێشە و گرفتار دێ دەست بۆمە بات ڕێگری بکە لە چالێکە کە قورآانی پیرۆز لەبەرەکرێ یاخود فەرموودە لەبەرەکە زیاتر من بۆ ئەوە ئەگەڕێنەوە ئەیانەوەی خەڵک مەشغوڵکەن بۆ بابەتانی کە ئێستا نەبوونی موچە و هەندێک گرفتی تر کە هەیە ئەیانەوەی خەڵک مەشغوڵکەن بە شتێکی تراوانە زیاتر فکریان نەچە بەلای بابەتی بارودۆخی ژیانە تەنها ئەوەی ئەگینا خۆشەویستی سەروەرمان و خۆشەویستە خدای گەورە لە دڵی هەمومانایە و زیاتر و زیاتر پەری پێین و ئیشەڵڵا جۆرە بڕیارانە تا چەند کاریگەری لەسەر چالێکەکانیەوەدا کاریگەری ناڵم ناتوانم بڵێم هەر نییە کاریگەری هەیە بەڵام ئەگەر بشکەویت زیاتر بە وزەیەکی زیاترەوە هەڵ ئەسیتەوانێ دڵیا بە ئێمە ناوەستین جەنابتان وەکو هاوڵاتیەک وەکو کوردێک چی دەیە بۆ قورآانی پیرۆز بۆ فەرموودەکانی پێ سەوەسەن قورآانی پیرۆز ئێمە وەکو مسلمان وەکو کوردێکی مسلمان خۆشەویستی تەواومان هەیە بۆ قورآانی پیرۆز و بە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە ڕێبازێکی شیرینی ئیسلام ڕێبازی شیرینی ئیسلام بەرنامەمانە ئەو چالەکیانی کە بۆ نمونەکری لە بەرگردنی فەرموودە یاخود لە بەرگردنی قورئانە ئایا زیانی لە خەڵکداوە یاخود بە پێچەوانە و سوود و قازانجی بۆ خەڵک و بۆ میلەتی خۆمان زۆر بە پێچەوانەوە بەڵکو قانجازی گەورەی بۆ میلەتمان هەیە بەڕاستی ئەو فەرمودانی کە لەبەرەکرێت ئەگەر مناڵێک فەرمودەیەک لەبەرەکات باشترە یا ئەوەی بچوار لە مەلهەیەکە فێری ئەخلاقێکی نابەجێ بێت ئەم چالەکیانە پێشتر بینیوتە ینی دیوتە کاریگەری هەبوو لەسەر خەڵکەکرا بەتاکید خۆم هەر مناڵەکەی خۆم بەڕاستی لەو فەرمودانە لەو چالاکیانە بەشدارە کاریگەری هەبوو لەسەریانی بەڕاستی لە ماڵەوە کاریگەری تەواوی هەیە ڕێزلەگرتن لە دایک و باوکی ڕێزگرتن لە میوان ڕێزگرتن لە کەس و کار هەڵسوکەوتی مناڵەکە گۆڕاوە دوای بەشداریکردن بەتاکید بە تەواوەتی گۆڕاوە بەڵام ئێستا بینین دەیانەوێت ڕێگری بکەن لە ئەو جۆرە چالاکیانە جەناب وەکو کەسێکی مسڵمان وەکو باوکێکێک لەم داڵانی کە بەشداری و چالە پێت باشە ڕێگری بکرێت لەو جۆرە چالەکیان نەخێر زۆر بە ئەکسەوە پێم باش نییە بە تەواوەتی ڕێگری لێ بکرێت ئێمە مسلمانی ئێمە خەڵکی میلەتێکی مسلمانی چۆن ئەبێ ڕێگری بکەین لە ئاەت و فەرموودە ئەبێ ڕێگری بکەین لە بەڕاستی لەو هەمگە بەرەڵاییکە لە کوردستان ناکرێت ئەو هەموو کێشە و گرفتە هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام بۆ دەیانەوێت لەناو هەموو کێشە و گرفتە بێن دەست بۆ چالەکیانە بەرن کە وەکو خۆتەڵی کاریگەری باشی هەبوو بەڕاستی ئەمەش سیاسەتێکی نێودەوڵەتیە بەڕاستی بەرامبەر میلەتی مسلمانی کوورد دەگیرێتە بەر ئەوە بەڕاستی ئێمە بە هەموو شێوەیەک دژایەتیەکەین دەستێکەکەن بۆەوەی ئەو دینە لە خەڵکی مسلمان دوورخان بەتاکید دەستخۆشی لە برایانی پەرلەمانی شەکەین پەرلەمانتاران بەڕاستی هەڵوێستی باشیان نوان بەرامبەر میلەتی خۆیان و بەڕاستی سەلماندیان کە تابعی میلەتن قورآانی پیرۆز لەسەر سەرمانەوە قسەیتیانە و پێغەمبەر صلی الله علیه وسلم قورآانی پێشەنگی خۆی بووە کەواتە ئێمەش لەسەر ڕێچکە و ڕێبازی ئەو ئەلحەمدوللا کە بێ قورآن پێشەنگمان بێ هەموو کاتێک و وەکو ئەو چالاکی و ئەوانەی ئێستا لەسەر قورآنەکرێت زۆر پێویستە چونکە لە ئێستا هیچ جوانیەک لە شاران نەماوە جگە لەوانە کاتێک ئەوانە ئەبینی بە هەزاران کەس بە 25,000 کەس بە 20,000 کەس ئەمە ئەکا بەڕاستی زۆر جوانە دیانی زۆر جێگەی ڕێز و دەستخۆشیە و ئەبێ بە تەواوی هاوکاری بکرێن بەداخەوە نەک هاوکاری ناکرێن ڕێگریشیان لێکرێن ئەو چالاکیانە کە کراوە پێ دوایە کاریگەری باشی داناوە لەسەر گەنجی خۆمان لەسەر خەڵکی بەڵێ ئەلحەمدوللا بۆ نمونە کەسەکە ئەڵێت ئەم قورآنە ئەم سوورەتە ئەمڕۆ لەبەر یەکەم ئەم فەرموودە دوای ئەخا ئیشێکی بەدوشە بە دوای ئەخا بەڵام کەشتەکە ئەوە بێ هەمووی لە یەک کاتا بێ و بزانە شتەکە هەمووی بە کۆمەڵە و کاتەکەی دیاری کراوە هەم لەبەریشیەکە هەم خێرەکەشی دەسەکە و هەمیش ئیسفادەی لە یەکات بۆچی ئێستا دەیانەوێت ڕێگری لەو جۆرە چالەکیانە بکەن لەنە ئۆهمۆ گرفتەی لە هەرێمی کوردستانی خۆمان هەیە بۆ تەنها خەڵک مەشغوڵکەن و لەگەڵ دینەکەیانی نەگینا ئەوە ئەبێ زۆر هاوکاری بکرێن یعنی بۆ ئەوەی خەڵک واز لەو کێشانەی تر بێنێ خەڵک بەمە مەشغوڵەکەن ڕێگری لەماناکەن ڕێگری لە باشیەکەشەکەن و خۆشیان باشە ناکەن بەدا ئەو هەموو کێشە و گرفتە هەیە ینی لەناو ئێستا چۆنەڵی خەڵکی خۆمان کێشە گرفتی کەمە ئێستا ئەمەیان کردو بە کێشە بۆ بەداخەوە ڕێگ وایە یعنی نایە کێش و گرفتەکە چارەسەرکە خەڵک بەمە مەشغوڵەکە دیارە هەر کەس دەست بە پەیامی خۆی پەروەردگارەوە بگرێ
و هەر کەس ئاشنا بێ بە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەر لە بەختەوەری قیامەتی بەختەوەری دنیا دۆزێتەوە چونکە ئینسان پێک دێ لە دوو بەش بەشێکی مادیەتە بەشێکی معنەویاتە و گەورەترین بەشی ئینسان حتمما معنەویاتی ئینسانە و ئەوەشی تێبگا لەوەی کە بگاتە خزمەتی ئاەتەکانی خوای پەروەردگار و حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بێگومان و بە بێشک و گومان ئەگاتە ئەو کانگا پڕ لە زێڕەی معنەویات کە هیچ کەسێک پێی ناگا لە دنیاە مەگەر کەسێک هەر مەشغوڵی ئاەتەکانی خوا و حەدیسەکانی پێغەمبەری خوا بەسەڵسە. کاک سەرۆژەرابتان وەکو چالاکوان پێشتر لەو چالاکیانەتان کردو تا چەند چالاکیەکان لەبەرگردنی ئاەتەکانی با بڵێن قورئانی پیرۆز یاخود فەرمودەکان کاریگەری لەسەر خەڵکی ئێرەدانا. ئەو پرۆژانە کە لە خزمەتی ئاەتەکانی خوای پەروەردگار و حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کرێ ڕۆشنبیریەکی زیاتری ئیسلامی لەناو خەڵکا دروستەکە وا لە خەڵکەکە ئاشنا بێتەوە بە ئاەتەکانی خوای پەروەردگار خەڵکی ڕەنگە بۆ مدەیەک دابڕابێ لەوەی کە نەچوو بێتەوە خزمەتی قورئان بەڵام کاتێک پرۆژەیەکە بینێ کە لەبەرکردنی سوورەتێکە و خەڵاتێکی تری معنەوی بۆ دانراوە کە ڕەنگە کابرا ئاواتی بوو بێ ڕۆژێک بچێتە مەکە یا شوێنێک لەو بابەتانە گەرمە بێتەوە دووبارە دێ جوهدێ بەخۆی ئەدا و دێتەوە ناو ساحەکە و دەست لە بەرکردنی قورئانە کاتەوە ئەمە بێتە دەواازەیەک بۆی دواتریش هەر لە خزمەتی قورئانە بمێنێتەوە. ئەو بڕیارەی کە دەرچووە جۆرێک لە ڕێگریتیە لەو چالاکیانە چیتان هەیە بۆ جانب؟ وەڵاهی جا ئەوە بڕیارێکە بەبێ ڕاوێشکردن بەو ڕێکخراوانە بۆ سنتەرانی خەریکی ئەم جۆرە چالاکیانن و ڕوونیشە لە کێوە بڕیارەکە دەرکراوە ڕوونە دەستێکی عەلمانی کە حکمی عەلمانیەتەکە و پێی وایە حکمی عەلمانی ئەبێ جێبەجێ بکرێ و پەیڕەوی سیکۆلاری و ئەو یاسا و ڕێسایانە ئەکا کە بە دڵی ئەوروپا و ڕێکخراوە ئەوروپیەکان و دینی ئەوروپیەکان و با بڵێن ئەمانەیە حتممە نەبێ بڕیارێکی وای لێ چاوەڕێ بکەیت خۆ خەبیرە چاوەڕێ مەکە لەوەی بێ بینایەکرد بۆ کاتەوە بڵ تۆ کارە پەروەردەیەکانتی تیا بکەرەوە نا لە جیاتی ئەوەی کە هەر بەپێی با بڵێن یەکێک لەو یاسانی کە بۆ وەزارەتی ئەوقاف دانراوە یەکێک بێ ئەم جەنابی وەزیرە و هاوکارەکانیشی هەمویان لە خزمەتی زیاتر بەرەو پێشبردننی ئەم جۆرە پرۆژانە بن چونکە وەزارەتی ئەوقاف بۆ مانایە دێکە تۆ بێ لە خزمەتی پرۆژە ئیسلامیەکان هەبێ ئەوەی کە دینی خەڵک نۆژەن ئەکاتەوە پێچەوانەکەی بەڵێ پێچەوانەکەی بینین منش هەر ئەمە ئەڵێم یعنی تۆ کەسێک کە لە ناو کرۆکی عەلمانیەتەوە هاتووەتە دەرەوە باشە لە ناو حیزبێکی عەلمانیەتەوە هاتووەتە دەرەوە وە خۆی بەوە نابینێ ناوی ئیسلامی پێوە بێ و ئەسڵەن لە شوێنێکە ناوی ئیسلامی بینی ڕەدی باتەوە چاوەڕێکی لێکەی حرە بە چاوەڕێوی لەکەی ڕوبەڕوت بێتەوە ڕێگری لێ بکە بەڵام ئێمە وەکو خۆمان ڕناوەستینانی جەنابشتان پێم وایە پرۆژەتان هەیە بۆ جارێکی وەڵام من لێرەوە بە هەموو خەڵکی یاریمی کوردستان ئەڵێم بێن بەشداری بکەن لەو پرۆژەی کە ڕاماگەاندووە پرۆژەیەکمان ڕاگەاندووە لە ژێر ناوی پرۆژەی میهادە کە دووەم جارێتی پرۆژەی میهاد و لە بەرکردنی سوورەتی ڕەحمانە بە تەفسیرەوە و خەڵاتی شایستە و ڕێکوپێکمان بەداناوە لە سەر جەمهەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێ داوا ئەەکەم لەوەی لە مناڵێکی 5 ساڵەوە هەتاوەکو پیاوێکی 8 ساڵ بێ لە پرۆژەی لە بەرکردنی سوورەتی ڕەحمان کە بووکی قورئانە بەشداری بکە و تا بتوانین ئەم پرۆژەیە سەرخەین تا یەک نەفەری زیاتر لەم پرۆژەیە بەشداری بکە ئێمە دەستمان زیاتر بە بەیداغەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم گرتووە ئینشاءالله سەرکەوتوشە بینتیایە و ئێمە ئەمە شتێک نییە بڵێن ڕەتدە نا ئەم شتانە یەوەیان ڕەدی بیتەوە ئێمە پرۆژەی پێشتیش کردومانە ئێستاەوە دووبارە هەمێکەینەوە دوایش هەر 100 جار ڕێکریمان لێکەن 1000 جار ڕێگریمان لێکەن ئێمە لەم پرۆژانە بەردەوامە بین چونکە هەر کەس بە مێژووی مرۆڤایەتی ڕوبەڕووی ئاینی پیرۆزی ئیسلام وەستا بێتەوە ویستی بێتی ئاینی پیرۆزی ئیسلام پاشخە خۆی پاشکەوتوو بووە و خۆی شکاوە خۆی ڕووخاوە ئاینی پیرۆزی ئیسلامیش بە بەرزی و ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵاه بە شەکاوەیی ماوەتەوە. جەنابتان وەکو چالاکوانێک کە پرۆژەی لەبەرکردنی قورئان و فەرمودەتان هەبووە پێشتر چیتان هەیە سەرەتا بۆ ئەم پرۆژانەی خۆ؟ ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە کۆمەڵی کار و چالاکیمانەیە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر دووری خوای لەسەر بێ کە ئەلحەمدولیلا ژمارەیەکی خەڵک بەدەم کارەکەوەیەن و پێیان خۆشە بەشداریەکی زۆر باشە لە هەموو تەمەنە جیاوازەکانە ساڵ لە دوای ساڵ کاری باشتر ئەکرێت خەڵک زیاتر بەڵێ خەڵک زیاتر بەشدارە بێت کە تاکە ئامانجی ئێمەش لە ڕێکخراوە هەروە لە هەموو کار و چالاکیەکانمان پەروەردەکردنی هەموو تاکەکانی کۆمەلگایە لەسەر پەروەردەیەکی ئیسلامی تەندروست و پێشکەشکردنیان بە کۆمەلگا. ئەو چالاکیانێتان تا چەند کاریگەری لەسەر ئەو کەسانە داناوە بە تایبەتی تەمەنی گەنج و منداڵ کە بەشدار بوو؟ بەڵێ بە ڕادەیەکی زۆر باش کاریگەری هەیە لەسەریان لە زیندومانەوەی فەرمودەکانی پێغەمبەر دووری خوای لەسەر بێ لەبەرکردنی قورئانی پیرۆز کە ڕەنگە ئەگەر لەم کار و چالاکیانە زیاتر خەڵک بەشداریەکات
زیاتر زیندوو ئەمێنێتەوە لە کۆمەلگایە و خەڵکیش زۆر ئەلحەمدولیلا زۆر بەباشی بەدەم کارەکانەوەیەن و بەشداریەکەن. ئێستا بینین جۆرە بڕیارێک دەرچووە کە جۆرێک لە ڕێگریتیا لە کار و چالاکیانە. جەنابتان ئەو جۆرە بڕیارانە چۆن هەڵەسەنگێن؟ بەداخەوە جگەلەوەی کە هاوکاری ناکرێن ڕێگری شەکرێت لە کارەکانمان لە کاتێکا تاکە ئامانجی ئەم ڕێکخراوە ئیسلامیانە پەروەردەکردنی گەنج و هەموو تاکێکی کۆمەلگایە لەسەر پەروەردەیەکی ئیسلامی تەندروست کە ئەلحەمدولیلا هەر تاکێک کە لەم ڕێکخراوانە بن هیچ زیانێکیان بۆ کۆمەلگانیە بگرە ئەو قیەمە ئەخلاقیانەی کە لە کۆمەلگایە ماوەتەوە لەسەر دەستی ئەوان و زۆر زۆر بە باشتریش ماوەتەوە. تا چەند ئەو جۆرە بڕیارانە وا لێوە کە ئیشەکانتان ڕابگرن ئەو چالاکیانە کۆتایی پێبین بە هیچ شێوەیەک نابێتە هۆی ڕاگررتنی ئێمە بگرە ئێمە زۆر بە باشتر و بە گوڕوتینێکی زۆر باشتر کار و چالاکیەکانمان گەشە پێدەین. تازتان هەیە بۆ ئەو جۆرە چالاکی؟ لە ئێستا کە پرۆژەی میهاتمانەیە کە لە بەرکردنی سوورەتی نورە ئەلحەمدولیلا کاری باشمان لەسەر کردووە و بەم زوانش ڕاگەیەندە ئینشاءڵڵا. ئەم پرۆژەی سوورەتی نور کە باسکرد پرۆژەی میهات تەنها بۆ سلێمانەیە خودت هەموو شار و شارۆچکانی خێر بۆ شار و شارۆچکەکانی کەش هەموو کەسێک کە بێوێت توانێت بەشداری بکات و ناونووسە. گومانی تێدا نییە بابەتی چالاکی ڕێکخراوەی ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە بە دەرەجەیەک دەبینرێ ڕێکخراوە ئیسلامیەکانن کە ئەمە جێگەی دڵخۆشیە. پەروەردە لە دنیادا تووشی کێشە بووە، تووشی گرفت بووە، بۆیە بۆ ڕاستکردنەوەی ئەم بارەلاری پەروەردە پێویستمان بە دەورەیە، پێویستمان بە خولە و لە بەرامبەریشدا خول لە دنیادا ئێستا زۆر ڕواجی پێدەدرێت. وڵاتی وا هەیە بە پارێکی ئیملاق گەورەی وڵاتەکەی تەرخان دەکات بۆ کردنەوەی خول و دەورات و زۆربەی وڵاتەکان ڕێکخراوە مەدەنیەکان بەهێز دەکەن بۆ ئەوەی پەروەردە نەکەوێت، بۆ ئەوەی پەروەردە تووشی قەیران و گرفت نەبێ. لە وڵاتی ئێمەدا زۆربەی ڕێکخراوە ناحکومیەکان لەسەر گیرفانی خۆیان بە تایبەتی ئێمە هەموو ڕێکخراوی خۆبەخشین و کاری خۆبەخشی دەکەین لە وڵاتەدا، بەڵام لە بەرامبەردا جگەلەوەی کە هاوکاری ناکرین زۆر جار گرفتی جۆرا و جۆرمان بۆ دروست دەکرێت بۆی کارەکان تازەی کە جۆرێ لە ڕێگریتیا لەو چالاکیانەی لە بەرکردنی قورئان یاخود لە بەرکردنی فەرموودە تا چەند کاریگەری لەسەریەوە دانێ کە چالاکیەکانتان ڕابگرن. ڕێکخراوە ناحکومیەکان بەشێکن لەو پرۆسەی کە پێی دەوتێت سیستەمی دیموکراسی و بەڕێوەبردن و ئیدارە لە وڵاتەدا، یعنی ئەوەی کە وەزارەتی ئەوقاف دەری کردووە قەناعەتم وایە بێئاگاییە لە خودی بنەماکانی ڕێککەوتنی کۆمەڵایەتی ئەم وڵاتە، ڕێککەوتنی یاسایی و قانونی ئەم وڵاتە، دەرکردنی بڕیارێک بۆ ڕێگریکردن لە ڕێکخراوێکە خۆت مۆڵەتت پێدا و حکومت مۆڵەتی پێداوە لە چوارچەوەی فەرمانگە ناحکومیەکانی ئەم وڵاتە شتێکی خراپە و ئێمە پێمان وایە ئەمە نابێتەوە کارێک بۆ ڕێگریکردن لە چالاکی پەروەردەیەکانی ڕێکخراوە ئیسلامیەکان بە تایبەتی چونکە ڕووی بڕیارەکەی لەو ڕێکخراوانەیە بەداخەوە ڕووی نەکردوتە ئەم ڕێکخراوانەی کە بەدڕەوشتی و بەدکاری لە وڵاتەدا بڵاو دەکەنەوە، ڕووی نەکردوتە ئەم ڕێکخراوانەی کە بە ئامانج و بە پارەیەکی گەورەوە ئیش دەکەن لەسەر تەدمیرکردن و ئینهیاری پەروەردەی لە وڵاتەدا بەداخەوە، ڕووی کردوتە ئەو ڕێکخراوانەی کە تاک پەروەردە دەکەن لەسەر خۆشەویستی دایک و باوک، لەسەر خۆشەویستی خوا و پێغەمبەر، لەسەر خۆشەویستی نیشتیمان، لەسەر خۆشەویست وەلابوونیان بۆ ئینتیمابوونیان بۆ نیشتیمانە بۆ وڵاتە وا لە گەنج دەکا کە لە بەتاڵەییدا بیپارێزێ تووشی دڵەڕاوکێ و قەلەقی و نەخۆشی دەرونی و گرفتە دەرونیەکان نەبێ. پرۆژەی تاستان هەیە دەربارەی و چالاکیانی کە باست کرد لە داهاتوە؟ سوپاس بەخوای گەورە، ئێمە هیچ کاتێک لە پرۆژە نەوەستاین و ناژوەستین دڵنیا بە ئێمە هەر ئەم پرۆژەی میهاتمان ڕاگەیان کە پرۆژەیەکە لە سەرتاسەری ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا بەڕێوە دەچێت و سوپاس بەخوای گەورە هەر لە هەنگاوی یەکەم لێژنەی تەواوی ئامادەکاری و بەڕێوەبردننی پرۆژەکە لە سەرتاسەری کوردستاندا ئامادە کراوە خڵات و دیاری زۆر تایبەتمان دەوێت بۆ بەشداروەکانمان پشت بەخوای گەورە و لە بەرامبەریدا پشت بەخوای گەورە لە هەفتەی داهاتوو پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله علیه و سلم ڕادەگەین کە ئەویش بە هەماشیەوە پرۆژەیەکی سەرتاسەریە و ئێمە سڵ ناکەینەوە کە بڕیارێک دەردەچێت بۆ ئەوی کاری ئێمە بۆستێنێ. ئێمە لەگەڵ گەلەکەی خۆمانین، ئێمە لە ناخی پەروەردەی تاکی ئەم وڵاتی خۆمانین، ینی ئێوە نییە بە بڕیارێک ئەمە حەزف بکرێن و دوور بخرێنەوە لە ئیش و کاردا، بۆیەت بە دڵنیاییەوە ئێمە هەڵقڵاوی پەروەردەی تاکین و تاک بۆ خۆی دێتە لای ئێمە. زۆر جار دەبیستین لە ڕاگەیانەکان قسە دەکرێەوە تەشهیری ئەوەی کە ڕازی نییە بەوەی کە بڕیاری داوە دەشێت تەشهیریش بکات بە مؤسسە ئیسلامیەکان بەوەی کەوا ڕێکخراوە ئیسلامیەکان کاری خراپ و بە دڕەوشیان تێدا دەکرێت. حاشا لله واللهی ئەمانە
جگەلەوەی کە نەخۆشی دەرونیان هەیە جگەلەوەی کە تووشی زەختێکی فشارێکی گەورەی نەفسی بوون لە بەرامبەر ئەو پاکی و جوانی و ڕاوەستاوی پێگیریەی ڕێکخراوە ئیسلامیەکاندا هیچی تر نییە ئەوە ڕێکخراوە ئیسلامیەکانن تاکیان وا پەروەردە کردووە لە بەرامبەر ئەو هەموو گەندەڵی و فەسادەی کە بەرۆکی ئەم وڵاتی گرتووەتەوە تاک نەڕوخێت نەجمێت یەکساری لە بین نەجێ و ئێمە بووینە پاڵپشتێک بۆ ئەوەی بەر شێوەیەک بێت دەفعی تاک بکەین لە ناو زانکۆ و پەیمانگاکاندا بمێنێتەوە پەرە بە خوێندن بدا هەڵ نەیە ئاگای لێ نییە وەزارەتی ئەوقاف و دەستگاکانی تر کە تەنها لە ماوەی ساڵی 2019دا لەسەروی 40,000 تەڵەبەوازی لە خوێندن هێناوە ئەوە بەردەوامیش ئەم حاڵەتە هەیە و ئێمە وا دەکەین کە قوتابیان لە وڵاتەدا بمێنێتەوە پشتیوانی بۆ پارێ بزەندیمانەوەیان لە پەروەردەیەکی تەندروستدا جەنابتان وەکو چالەکوانێک کە پرۆژەی لەبەرکردنی قورئان و فەرمودتان هەبووە سەرەتا دەمێ بزانم ئەم پرۆژانە بۆچیەکە بەنای خی گەورە ئەم پرۆژانە بۆیە ئەکرێت بۆ زیندومانەوەی بەها ئەخلاقیەکان و قیەمە بەرزەکانی ئەوانی کە لە قورئانی پیرۆزدا باس کراوە بۆ هێشتنەوە و مانەوەی ئەو ئاکارانی کە لە ڕێبازی ئیسلامە باس کراوە ئەوانی کە لە قورئاندا هاتوون بۆ مانەوەی ئەو گەنجانەی کە لە ڕێگای ئیسلام و بۆ هێشتنەوەی تاکەکانی کۆمەلگا لەسەر ڕێبازی ئیسلام ئەم پرۆژانە ئێوە تا چەند کاریگەری داناوە لەسەر ئەو کەسانی کە بەشداریە بە خۆشحاڵیەوە کاریگەریەکی زۆر جێهێڵە لەسەر بەشداربووان و ڕۆژانە سوپاس بۆ خی گەورە بە ئەندام زیاد ئەبێت بۆ ڕێکخراوەکانمان بە تایبەتی ڕێکخراوە ئیسلامیەکان ئەمەش مای خۆشحاڵیە ئەمەش جێگەی کاریگەریە کە جێهێڵراوە لەسەر ئەو پرۆژانە ئێستا دەبینین جۆرێک لە ڕێگریەکرێ لەم جۆرە چالەکیانە ینی بڕیاری بۆ دەرەکرێت ڕێگری لەکرێت تا چەند ئەم ڕێگریانە یان ئێوە وەسێن لە ئیش و کار و چالەکەەکە بە خۆشحاڵیەوە ئەو ڕێگریانی کە ئەکرێ فعلیەن تا ئێستا نیتوانی وەڕێ لە ئێمە بگرێ کاتێک کە ڕێگریەک دێتە پێشەوە ئێمە بە گوڕ و تینێکی زیاترەوە ئەچین بەرەو پێشەوە بە پرۆژەی باشتر و تۆکمەتر وەڵامی ئەو ڕێگریانە ئینەوە باشە ئێستا پرۆژی تاستان هەیە بۆ ئەم چالەکیانە بەڵێ لە ئێستا پرۆژەی میهات بەڕێوەیە کە لە بەرکردنی سوورەتی ڕەحمان لەگەڵ تەفسیرەکەیەتی بە خۆشحاڵیەوە لەسەر جەم ناوچەکانە ئەم پرۆژەیە بەڕێوە ئەچێت و هێشتا کە لە سەرەتای پرۆژەکەی بە خۆشحاڵی و پێشوازێکی زۆر باشی لێکراوە لەلایەن خەڵکەوە ژماری ئەو کەسانی کە بەشداریەکەن لەو چالاکیانن تقریبان چەندە ساڵانە بە ڕێژەیەکی زۆری بەرچاوی خەڵک بەشداریەکەن زۆر کات ئەچێتە نزیکەی 2000 خەڵک 1500 خەڵک بە خۆشحاڵی و ژمارە ساڵانە ژمارەکە زیاد ئەکات خەڵک پێی خۆشە و ساڵانە ژمارە بەڵێ بزەبت ساڵانە ژمارەکە ڕوو لە زیاد بوون ئەکات ئێمە کۆڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانێکی زۆرە هەڵگری دروشمی خزمەتکردن بە ئاین و ئیسلام و هەموو ئەو پرۆژە و خزمەگوزاریانی کە تایبەتن بە خزمەکردن بە ئیسلام و بە هەموو خەڵکی کوردستان ئێمە چەند ساڵێکە خەریکی ئەوانین و ئەمانەوەی خەڵک هۆشیار بکەینەوە و ئەمانەوە بە تایبەتی جیلی تازە و بە تایبەتی ئەو کەسانی کە زانێرێکیان نیە بە ئیسلام یان بە تایبەتی هەوڵێک کە هەیە بۆ ناشرینکردنی ئیسلام بۆ ئەوەی ڕاگررتنی ئەم پرۆژانە ئێمە لە ڕێگەی پرۆژەکانەوە لە ڕێی کارە چالاکیەکانمانەوەش کەس بۆ ئەو هۆڵانە بێنین و ئیسلام و ئاینەکەی و فەرموودەکانی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ لەگەڵ هەموو پرۆژەکانی ترمان بە خەڵک ئاشنا بکەین و سوودی لێ تازەتان هەیە کە لە بەرکردنی قورئانی خوستان هەر ئەمڕۆ پرۆژێکی تازەمان ڕاگەاندووە بە ناوی پرۆژەی نیهات کە پرۆژەی لە بەرکردنی سوورەتی ڕەحمانە لەسەر تاسەری کوردستان و ئومێد دەکەین ئینشاءالله زیاد لە 200,000 کە لەسەر تاسەری کوردستان بەشداری تیا بکە و سوودێکی زۆر باشی هەبێ ئینشاءالله تا چەند ئەو پرۆژانەی ئێوە کاریگەری داناوە لەسەر و کەسانی کە بەشداریەکەن ینی بۆ نمونە کەسی خۆتان هەبوو بەشداری کرد بە و بینی بێت تا چەند ئیسفادەی لێ بەڵێ کەسی خۆمان هەبوو و تەنانەت کەسانێکیش کە ئەندامی ئێمە نین و ئاشنانی بە پرۆژەکانیشمان بەشداریان کردو زۆر بە گرمەگوڕی و لە هەموو تەمەنێک و لە هەموو چین و توێژەکە بەشداریان کردو زۆر باشە ئەو جۆرە بڕێرانەی دەسەڵات ئەتوانێت ئێو کار و چالەکانی ئێوە ڕابگرین نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە سار ناکاتەوە و ئێمە بەردەوامە بین لەم پرۆژەیە و چەندەها پرۆژێکەش و ئەو هۆڵانش سەرکەوتوو نابن و هەتا ڕێکخراو بمێنێ و تا ئێمە بتوانین ئینشاڵڵا ڕێگی لە هۆڵانەکەین و شکستی پێهێنین جەنابتان دەمێ بزانم چیتانەیە بۆ ئەو کار و چالەکانی کە لە بەرکردنی قورئانە یاخود لە بەرکردنی فەرموودەی بەڵێ سپاس بخوام ئەم چالاکیانە ئێمە شانازیان پێوەکەین لە ڕابردووە توانی بێتمان چمکێکی ئیشەکان بگرین و هەر کەسێکی شەربرایەک هەڵەستن بەم ئیشانە ئێمە دەستخۆشیان لەکەین هەبوونی ئەم چالاکیانە ضرورە لە کۆمەڵگەی ئێمە کە چەند ساڵێکە بە کۆمەڵگەیەکی ئیسلامی لە کۆنەوە بە کۆمەڵگەیەکی ئیسلامی ناسراوە و
باڵێن ئاشنایمان هەیە لەگەڵ ئاینی ئیسلامە وی بە ئەرکی خۆمانی ئەزانی کە ئەم چالاکیانە هەبێت لە بەرامبەر ئەو هەموو ڕوتە دژە ئاینانە لە بەرامبەر ئەو هەموو دەسە دەرەکیانێک بۆ تێکدانی شیرازەی کۆمەلگا و شیرازەی خێزان و ئەمانە هەن ئەمە بێدە ڕەدێکی باش بۆ باڵێن ئەو هەوڵانە بۆی شکستیان پێ بێنێ هەمووەکو باڵێن بابەتی پەروەردەی کە بە شێوەیەکی هێواش و تەدریجی بتوانێت پەروەردەی جیلی تازە بکە کە لەسەر قورئان و لەسەر فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گۆش بکرێن وەکو پەروەردەیەکی تەندروستیان هەبێ نەک لە چەند کاریگەری هەبوو ئەو جۆرە چالاکیانە لەسەر ئەو کەسانی کە بەشداریە سپاس بۆ خۆیان لە ڕێی بەشداربووانەوە ئێمە توانین ئەو فیدباکی ئەوە وەربگرین هەر پرۆژێکی لەو جۆرە لە بەرکردنی هەرێکە لە سوڕەتەکانی قورئانی پیرۆز بەیان فەرمودەکانی سەرۆرمان صلی الله علیه وسلم بەدەمەوە هاتنێکی زۆر باشی هەبووە دواترینیان لە بەرکردنی سوڕەتی مولک بوو نزیکی 3000 بەشداربووی هەبووە ئەمە خۆی لە خۆیان وەڵامەکەمان نەداتەوە بەدەمەوە هاتنێکی باشی هەیە بەردەوامی خەڵک زیاتر حەزی لەو پرۆژانە و زیاتر بەشداری سپاس بۆخوات پرۆژە لە دوای پرۆژە لە باتی با بڵێن کەم بکە کە هێرشێکی زۆری لەسەرە لە بری ئەوە زیاکە یەک دوو نمونەی جوانمان هەبوو کە یەک دوو خاتوونی با بڵێن غەیری لە چک بەسەریش هاتبوون بەشداریم چالاکیانە نەکرد کەواتەمە بەدەمەوە هاتنێکی باشی هەیە لە هەموو چین توێژەکان پێیان خۆشان زۆر نەک هەر لە چۆنەڵی ئەوانی کە هەر لە مناڵیەوە لەگەڵ قورئان و لەگەڵ فەرمودەیە هاتوون بەڵکو غەیری دەرەوەش کە لەواچە ئاشنایەکی تەواوەتی نەبوو بێ ئێستا حەزەکە بێتە ناو ئەم ئیشانەوە هۆکارچی ئێستا ڕێگریە لەم جۆرە پرۆژە و چالاکیانە پێ دوای کێش و گرفتی خەڵک ئەمەیە یاخود خەڵک دەبێت بە شتی تر گۆش بکرێت و هەوڵ بۆ شتیتی هۆکارچیە ئێمە دقیقەن ناتوانین بڵێن هۆکارچیە ئێمە نایزانین بەڵام ئەوە نازانین کە هەوڵێک هەیە بۆستانی ئەم چالاکیانە ئێمەش بە ئەم هەوڵە بە غەڵەت و بە دژی دین و بە دژی کۆمەلگای ئەزانین لەبری ئێمە هاتوین سوود بە کۆمەلگا بگەێنین ڕێگریمان لێ کرێ دێ نەخێر ئێمە ڕەتیانە دێنەوە بە چۆنەڵی بە پرۆژێکی باشتر تازەتر بە فراوانتر وای شێبینم کێشەی کۆمەلگا ئێستا ئەمە نەبێ ئەسڵەن ئەمە سوود دەگەێنە بە کۆمەلگا لە بەرامبەرە کۆمەڵە شتمان هەیە کە زەرەی تەواوی لە چینی هەرزەکارداوە بە تایبەتی لە شیرازی خێزانداوە ڕێگە بۆ ئەمانە خۆشەکرێ بەڵام ڕێگر لە ئیشە باشەکە ئەگیرێ جەنابتان وەکو چالاکوانێک باسیێندێک لەو پرۆژانە بۆ بکە لە بەرکردنی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاخود لە بەرکردنی ئاەتە پیرۆزەکان ئاماژتان لەم جۆرە پرۆژانە چیەوە بەنای خوددا ڕاستی ئێمە وەکو ڕێکخراوە ئیسلامیەکان هەوڵێکی زۆر دەدەین بۆی خەڵکێکی زۆر هەیە لە ماڵەوە بێ ئیش و کاردانیشتووە ئاماجمان ئەوەیە قورئان و فەرمودەکان بڵاو بکەینەوانێ خەڵکانێکی زۆر بەشداری لە فەرمودەکان بکات چەندان پرۆژەمان هەیە کردومانەتەوە خەڵکێکی زۆر لی سوودمەند بووە ئێمە بە بڵێن بەڵگەوە هەمانە کە سوودێکی زۆریان بینیوە لەم پرۆژانە هەتا ئێستا ئێمە پرۆژێکمان ڕاگەیاندووە پرۆژەی میهاد وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا لە 28 ئیمتیحانی تێدا دەکرێت پرۆژەکە لە بەرکردنی سوورەتی ڕەحمانەوە بەڵێ پرۆژەکە لە بەرکردنی سوورەتی ڕەحمانە بە تەفسیرەوە تەفسیری ئاسان بەکاردەهێنین بۆیە هەر کەسێک لێرە ئارەزوومەند بێ ئەتوانێت بەشداری بکات لەمڕۆ ئەتوان ناوی خۆیان بنووسن پەیوەندیمان پێوە بکەن ژمارە تەلەفۆنمان داناوە لە پەیجەکان هەمووی پۆست کراوە ئەتوانن ئاگادارمان بکەنەوە زۆر باشە ئەم جۆرە پرۆژانە کە ئێوەیکەن تا چەند خەڵک پێی خۆشەوە بەدەم پرۆژەکانتانەوەی واللهی زۆر گرینگە زۆریش بەدەمەوە دێن ئەلحەمدولیلا ئێمە زۆر پرۆژەمان هەیە کە یەکێک لەوانە پشنگی فەرموودە 6000 کەسێک تێدا بەشداری کرد ئەلحەمدولیلا سەرکەوتوو بوو ئێمە لە کۆتاییدا هەموو پرۆژەکان ئاهەنگی گەوریان بۆ دەکەین خەڵاتی زۆر تایبەت و شایستان پێ ئەدەین بۆیە پێم وایە خەڵکێکی زۆر حەزی پێ دەکا و سوودمەندیش دەبێت لێ ئێستا بە جۆرە لە جۆرەکان دەیانەوە ڕێگری بکەن لەم جۆرە چالاکیانە کە ئەو ڕێکخراوە ئیسلامانی وەکو ئەو ڕێکخراوی تریشکەیەکەن ئەم جۆرە ڕێگریە ئێوە هەڵوێستان چیە بەرامبەریان ئایا ئیشەکانتان ڕاگرن یاخود بەردەوام بێت ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان بەردەوامین ناوەستین پرۆژە مەزنەکانمان بەردەوام لە کارادا هەیە
پرۆژەی میهادی یەکێکە لەو پرۆژانە وەڵامێکی جددیشە بۆ قسانێکە لەسەر ڕێکخراوەکان دەکرێت ئەیانەوێت پاشەکشەمان پێ بکەن خەڵکی سارد بکەنەوە بەڵام ئێمە بەردەوامی ناوەستین هەتا بتوانین هەتا هێز و توانامان هەبێت قورئان و فەرموودەکان لەناو هەموو هەرێمی کوردستاندا لەناو دەروی وڵاتی کوردستانیش بڵاو یەکەینەوە. بەڕێزانوەکو بینتان ئەو چالاکوانانە باسییان لەوە کرد کە ئەوان ڕێکخراوەکانیان بۆ دامەزراندوە تا بتوانن ئەو ڕێبازەی کە پێ ساسەلم نیشانی داون وایەتەکانی قورئانی پیرۆز ڕێنمایی کردوون ئەوانە جێبەجێ بکەن وە کار و پرۆژەکانیشان لە خزمەت ئەو ڕێبازەیە دەبێت بۆیە باسییان لەوە کرد کاریگەری ئەم جۆرە چالاکیانە کە چالاکی لە بەرکردنی قورئانی پیرۆز یاخود فەرموودەکانە کاریگەرێکی باشی لەسەر خەڵکداناوە بۆیە ئێستا هەندێک لایەن دەسەڵات دایانەوە ڕێگری لەم جۆرە چالاکیانە بکەن سەرڕایەوەی کە کێشۆگرفتی ئەم وڵاتەی خۆمان زۆرە گەنجی خۆمان هاوڵاتیانی خۆمان بەدەست زۆر کێشۆگرفتی گەورەترەوە ناڵێنن بەڵام هاتوون لەناو هەموو شتانە دەست بە شتە جوانانە بن کە چالاکی لە بەرکردنی قورئانی پیرۆزە یاخود ئەو چالاکیانەیە کە بۆ ڕێنماییکردنی گەنجی ئەم وڵاتە دانراوە ئەوان باسییان لەوە کرد هیچ جۆرە بڕیارێک ناتوانێت ئێمە لە ئەو جۆرە چالاکیانە سارد بکاتەوە بەڵکو چالاکی تازەشیان هەیە پرۆژەی میهادیان وەکو باسییان کرد کە لە بەرکردنی سوورەتی ئەڕەحمانەوە خەڵاتیشی بۆ دابین نەکرێ داواکاریش بوون خەڵک لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە هەموو شار و شارژەکانەوە بەشدار بن تاوەکو هەم سوورەتەکەش لەبەرکەن هەم سوودمەند بن لەو خەڵاتانش کە خەڵاتەکان بەشێکیان سەفەرکردنە بۆ ماڵی خۆوە گەشتی و عومرێ داواکانین لایەنی دەسەڵاتیش ئەوانی کە ڕێگریان کردووە لەم جۆرە چالاکیانە بەخۆیان بچنەوە ئەو بڕیارە هەڵوەشێنەوە تاوەکو خەڵکیش بتوانە زیاتر لەم جۆرە ڕێکخراوانە سوودمەند بێت بەنامەیم جاری مایکی پایانمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ